لەسەر نردنی پرۆژەی بودجەی هەرێمی کوردستان و ئەو هەنگاوانەی کە بۆ داهاتوش گرنگن حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ناوەند بیگرێتە بەر کە ڕاستە ڕێکەوتنەکە بووە بەڵام ئەمانە هەموو پێویستیان بە دەرکردنی ڕێنمایی و تعلیمات هەیە لە وەزارەتی دارایی عێراق و هەروەها هەمانجی دروستکردن لە نێوان وەزارەتی دارایی هەرێمی کوردستان و بەغا لەسەر چۆنێتی سەرفکردنی پارەکە و بۆ بەرچاوڕوونی کە چۆن پارەکە سەرفەکرێ لە کۆی کۆبوونەوەکە دەرکەوت کە پێویستیان بە کاتە بۆی لەگەڵ ناوان دوای ڕێنمایی تعلیماتەکان بزانن چۆن ئەگەنە ڕێکۆتن و بۆی بەرچاوڕوونی تەواویان هەبێ ئەوەی کە گرنگ بوو بەلامانەوە پێداگری بکەین کە لەسەرەوەی کە پرۆژەی بودجە کە هێنێرنە پەرلەمانی کوردستان هەرێمی کوردستان بۆی بێتە خاوەنی قانونی بودجە لە بوونی قانونی بودجە شەفافیت لە سەرچاوەکانی داهات و لە خەرجەکانی هەرێمی کوردستان دروست دەبێ بۆیە بەلامانەوە گرنگ بوو کە ئیتر شەفاف بێ ڕوون بێ کە داهاتەکانی هەرێمی کوردستان چەنن و خەرجەکانی چەنن ئەمە بۆ پەرلەمان و بۆ ڕای گشتی لێ ئاگادار بکرێتەوە ڕوون بێ لای خەڵکی کوردستان کە لە فرۆشتنی نەوت و سەرچاوەکانی تری داهات چۆنە و چەنە بێەوە خەرجەکانی چۆنەوەی لەگەڵەوەشە دادپەروەری لە خزمەتگوزاری لە نێوان ناوچەکان و سێکتەرە جیاوازەکانی هەرێمی کوردستان کە ئەمانە خاڵی ئەساسی و گرنگ بوون هەتا ئاگاتە مەسەلەی موچە و بەردەوامبوونی موچە لە کاتی خۆی و بەبێ لێ بڕێن کەیشاندی تەکنیکی هەرێمی کوردستان دەچێتە بەردەوامن ئەوە ڕوون بۆ کە ئەم مانگە بودجە لە بەغداوەدە یان ناو موچە چۆن دابەش دەکرێت دیارەوە بەردەوامە بێ وەکوتم ئەمڕۆ لە وەزارەتی دارایی نووسراو کراوە بۆ وەزارەتی دارایی بەغا ئەوە کۆی بێمان ڕاگەیان لە چەند لە کاتیشی نزیکە جارێککە وەردەکە سەردانی بەغا کاتەوە بەردەوام ئەبێ لیژنەیەک لە وەزارەتی مالیە عێراق دروستەکرێ کە نوێنەرایەتی هەرێمی کوردستانیشی تیا بێ بۆ ناردنی پارەکە و بەرچاوڕوونی ئەو عێلاقە و پەیوەندیە چۆن ڕێگەخرێتەوە بە پێی ڕێنمایی تعلیماتانەی کە دەرەکرێت لە پێویستە کات لەو ڕێنمایی تعلیماتانەی کە لە وەزارەتی دارایی عێراق دەرەچێ هەرێمی کوردستان لە حزوری هەبێت بۆی ئاگادار بێت چۆن ئەو ڕێنمایی تعلیماتانە دەرەچێ و زۆر سپاس دەستان خۆش ئاگاران بیبڕە